ساڵتان لەبێت بینەرانی کورسات نیست من ڕۆتۆفیقم لە ئەڵقیم شەوی پانۆراما پێتانگەشتینەوە بۆ قسە و باسکردن لەسەر بڕینی دووموچە و ڕێخستنەوەی داهاتی هەرێمی کوردستان. لە ئێستادا هەمومان دەزانین ماوەی چەند ڕۆژێکە لە هەرێمی کوردستان وەزارەتی دارایی و حکوومەت هەرێمی کوردستان بڕیاری داوە ئەو موچە نایاسایانەی کە لە ڕابردوودا بە شێوەیەشی نایاسایی وەرگیراوە یاخود بۆ هەندێک لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە دام و دەستگا جیاوازەکاندا بڕاوەتەوە، لێستا ئەو موچە نایاسایانە بە تەواوەتی هەمووی دەبڕێت و دەوەسێنرێت. هەرێمی کوردستان لە ماوەی ڕابردوو لە ڕێی پەرلەمانی کوردستانەوە یاسای چاکسازی پەسەند کرد. یەکێک لە بڕگەکانی یاسای چاکسازی ڕێخستنەوەی داهات و هەروەها پیاداچوونەوە بە داهات و بڕینی ئەو موچە نایاسایانەیە کە لە هەرێمی کوردستاندا لێرە و لەوێ چەند کەسانێک تێیدا سوودمەند بوون. بڕینی دووموچە لە ئێستادا لە هەرێمی کوردستان تا چەند کاریگەری هەیە بۆ ئەوەی کە داهاتی هەرێمی کوردستان لەوەی کە ئێستا هەیە زیاتر بکات. هەرێمی کوردستان دەتوانێت لە ڕێگەی یاسای چاکسازیەوە تا چەندە داهات و دارایی و ئابووری هەرێمی کوردستان ڕێک بخاتەوە. هەرێمی کوردستان ئەتوانێت لە داهاتوودا هەنگاوی گرنگتر بنێت بۆ ئەوەی کە لە ڕێگەی فرەکردنی سەرچاوەکانی داهاتیەوە بتوانێت دارایی و بژێوی هاوڵاتیان لە هەرێمی کوردستان و موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان دابین بکە و لە سات و وادەی خۆیدا دابەشی بکات. ئەم هەنگاوانە تا چەند کاریگەرە بن. حکوومەتی هەرێمی کوردستان ئەتوانێت لە داهاتوو دەست بەرێ بۆ هەندێک لە بوارەکانی دیکە کە دەبنە هۆکاری زیادبوونی سەرچاوی داهات بۆ هەرێمی کوردستان. لە ڕابردوو زۆر داوا دەکرات کە چاکسازی بکرێت بە گشتی لەسەر جەم سێکتەرەکان لە هەرێمی کوردستان. بەڵام ئێستا ئەمەی کە دەیبینین هەنگاوی یەکەمی چاکسازیە. هەنگاوەکانی داهاتوو وەکو داوا دەکرێت لە سەرچاوەکانی داراییدا بکرێت، ئەویش لە دەواازە سنوورەکانی هەرێمی کوردستان، لە داهاتی نەوتی هەرێمی کوردستان، لە داهاتی ناوخۆی هەرێمی کوردستان. ئەم شەو گفتوگۆکەین لەسەر ئەم تەوەرە بە میوانداری هەرێک لە میوانە بەڕێزەکانم بەڕێز دکتۆر کامەران قادر یعقوب پسپۆڕی دارایی و ئابووری کە لە ستۆدیۆ لەگەڵما بەخێر بێت. دکتۆر سپاس دەکەم. هەروەها بەڕێز کاک لوقمان وەردی ئەندامی پەرلەمانی کوردستان کە لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێر لەگەڵمانە. کاک لوقمان سڵاو لە جەنابیشت. بە یارمەتی دکتۆر سەرەتاگە لە کاک لوقمان و دەست پێ بکەم. کاک لوقمان هەمووان دەزانین لە ئێستادا لە چەند ڕۆژی ڕابردوودا و ئەم ڕۆژ ژمارێکی زۆر لە موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان لەلایەن وەزارەتی دارایی حکوومەتی هەرێمی کوردستانی یا وەستێنراوە یاخود بڕاوە. ئەگەر بەگشتی ئێمە باس بکەین لە یاسایی بوون یاخود نایاسایی بوون یا موچانی کە وەرگیراوە، ئەتوانین بڵین ئەمە یەکەم هەنگاوی پرۆسەی چاکسازیە کە لە ئێستا لە هەرێمی کوردستان دەستی پێکراوە. بەڵێ سڵاوتان لێبێت. بێگومان یاسای چاکسازی کە لە پەرلەمانی کوردستان لە ساڵی ڕابردوو پەسەند کرا، ئەمە یەکێک لەو هەنگاوانەی کە لە بواری چاکسازی لە هەرێمی کوردستان ئەندرێ ڕێخستنەوەی موچە و ئیمتیازاتەکانی فەرمانبەرانی هەرێمی کوردستانە. ئەو با بڵێن بڕیارەی کە حکوومەتی هەرێمی کوردستانیدا سەبارەت بە بڕینی ژمارێک لە موچەی موچەخۆران کە ئەمە دەمێکە لە چوارچێوەی هەوڵەکانی سیستەمی بایۆمەتری کە سەرجەم فەرمانبەرانی هەرێمی کوردستان لە چوارچێوی سیستەمی بایۆمەتری تۆمار کران و ئەو ناوانەی دووبارەن و ئەوانەی کە زیاتر لە موچەیەک مستەفید بووین بە بڕیارێکی وەزارەتی دارایی موچەکانیان ڕاگیراوە و مودەیەکی دانراوە بۆ ئەوانەی کە ئەگەر سکاڵیان هەیە بۆ وتانە لێ بدەن. ئەمە یەکێکە لە هەنگاوەکان، بەڵام لە ڕاستیدا ئەمە هەنگاوێکی کافی نییە. ئەمە هەنگاوێکی دروستە بە ئاراستەی چاکسازیکردن و جێڕانەوەی داهات و بوشکردنی و سەرچاوانەی کە یەکێک لە سەرچاوەکانی بە هەدەردانی سامانی گشتیە. بەڵام لە ڕاستیدا حکوومەتی هەرێمی کوردستان لە هەلومەرجی ئێستادا پێویستی بەوە ئەکا کە هەنگاوی جدیتر بەهاوێژێ بۆ ئەوەی بتوانێت چاکسازی ڕاستەقینە لە سەرچاوەکانی داهات بکە، بۆ ئەوی بتوانی داهاتێکی با بڵێن باش بۆ هەرێمی کوردستان بجێڕێتەوە. ڕەنگە ئەمە بەماهەیەکێکە لە هەنگاوەکان، بەڵام ئەمە هەنگاوێکی کافی نییە، چکە بڕوا ناکەم ئەم داهاتێکی زۆر بۆ خەزێنەی وەزارەتی دارایی بژێڕێتەوە. وێ ڕای ئەوەی کە ئێمە ستایشی ئەم بڕیارە ئەەکەین و پێشوازی گەرمیشی لێ ئەەکەین، بەڵام لە ڕاستیدا چاکسازی ڕاستەقینە ئێمە پێشووتریش ئاماژەمان پێ کردووە لە سەرچاوەکانی داهات دەکرێت. یەکێک لە سێکتەرە گرنگەکانی سەرچاوی داهات لە هەرێمی کوردستان نەوتە. بەڵێ
کە تاکو ئێستاش ناڕوونی لە سەرچاوەکانی نەوتدا هەیە، شەفافێت لە بوونی سەرچاوەکانی نەوتدا نییە. بۆیە ئەم چاکسازیە لە بواری سەرچاوەکانی داهاتووە پێداچوونەوە بەگرێ بەستە نەوتیەکان گرینگە بە نسبەتی حکوومەتی هەرێمی کوردستان. بەپێی یاسای ژمارە 22 ساڵی 2007 یاسای نەوت و گازی هەرێمی کوردستان ئەبێ هەموو کۆمپانیایەکی نەوت و گاز لە بواری نەوت و گاز لە هەرێمی کوردستان کارەکە باز بداتە حکوومەتی هەرێمی کوردستان. بەڵام ئەمڕۆ زیاتر لە 800 کۆمپانیا لە هەرێمی کوردستان لە بواری نەوت و گاز کارەکەن و ئەبێ بەپێی یاسا ببەخشێنرێن لە باز. تاکو ئێستاش لە پەرلەمانی کوردستان هیچ یاسایەک دەرنەچووە بۆ ئەوەی کە تۆ کۆمپانیایەک ببەخشی بۆی باز نەداتە حکوومەتی هەرێمی کوردستان. کەچی زیاتر لە 800 کۆمپانیای بواری نەوت یەک تاکە دینار باز نادەنا حکوومەتی هەرێمی کوردستان، کە من پێم وایە تەنها بڕیارێکی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئیجبارکردنی ئەو کۆمپانیایانە کە باز بدەنە حکوومەت ڕەنگە داهاتێکی یەجگار زۆر بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بگەڕێتەوە. هۆکاری چیەکە و بڕیارە دەرنەکراوە ئێوە بۆچی بە دوواداچوونتان نەکردەوە بۆ کاک لەخوان بەڕاستی؟ ئێمە بە دوواداچوونمان کردووە، بەڵام یەکێک لە هۆکارەکانی تاکو ئێستا زیاتر لە ساڵێک و چەند مانجێک کە حکوومەتی هەرێمی کوردستان دامەزراوە تاکو ئێستا ئەنجومەنی نەوت و گازی هەرێم کۆنە بۆتەوە. تاکو ئێستا تاکو ئەمڕۆ کە ئێمە متمانەمان بەخشی پەرلەمانی کوردستان متمانەی بەخشی بە وەزیری سامانە سروشتیەکان کە بەپێی یاسای ژمارە 22 ساڵی 2007 زۆرینەی دەسەڵاتەکانی وەزارەتی لە بواری نەوت و گاز و پیشەسازی دراوە بە وەزیری سامانە سروشتیەکان کە دوای ساڵێک و 6 مانگ وەزیری سامانە سروشتیەکان ئەمڕۆ لە پەرلەمانی کوردستان متمانەی پێبەخشرا. ئەمانە سندوقی داهاتە نەوتی و گازیەکان کە لە ساڵی 2015 لە پەرلەمانی کوردستان یاسای بۆ دەرچووە تاکو ئێستا سندوقەکە دانەمەزراوە. ئەمانە گرفتن لە ڕاستیدا ئێمە ئەگەر قسە لەسەر هەنگاوەکانی چاکسازی بکەین حکوومەتی هەرێمی کوردستان پێویستی بۆیە هەنگاوی خێرا بەهاوێ لە بواری چاکسازیدا. ئێمە تأكيد دەکەینەوە لەوە بە تێڕوانینی ئێمە گرینگە ئێمە لەگەڵ حکوومەتی فیدراڵی ڕێککەوین و پێشووتریش ڕامان گەیاندووە کە بەغدا قوڵایی استراتیجی هەرێمی کوردستانە و ڕێککەوتن لەگەڵ بەغدا لەسەر پرستی نەوت و دابینکردنی بودجە و بەدەستهێنانی بەشە بودجە هەرێمی کوردستان گرینگە، بەڵام ناکرێت ئێمە لە دۆخی دارای سەختی دارایی ئەمڕۆدا کە هاوڵاتیان و زۆرمانبەران بە بێموچەیی با بڵێن بەدەستیەوە ئەناڵێن و بازارمان تووشی شلۆغ بووە و دۆخی دارایی سەختمان توش بووە، ناکرێت ئێمە بە دیار پەسەندکردنی بودجەی 2021 عراق بوەستین ئاخۆ کەی ئەم یاسایە پەسەند دەکرێت بۆ بەدەستهێنانی بەشە بودجە هەرێم، بەڵکو ئەبێ حکوومەتی هەرێمی کوردستان هەنگاوی خێرا و جددی بنێ لە بواری چاکسازی. من تەسەوڕ ئەکەم حکوومەت چەند بڕیارێکی خێرا بدا ڕەنگە داهاتێکی یەجگار زۆر بۆ خەزێنەی گشتی بگەڕێتەوە کە بتوانێ مانگانە ئەگەر بە لێبڕینی 121 بێ، بەڵام لانی کەم موچەی موچە خۆرانی هەرێمی کوردستاندا. من پێم وایە حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر داهاتە ڕاستەقینەکانی خۆی بخاتە ڕوو بۆ فەرمانبەرانی هەرێمی کوردستان، من پێم وایە فەرمانبەران تەقبولی ئەوە ئەکەن کە داهاتەکە چەند بێ مانگانە بەسەر فەرمانبەران دادا بەشکێت. بەڵام مشکلەکەوێ ناڕوونی لەسەر چاوەکانی داهات هەنگاوەکانی چاکسازی کە بە زۆر بە خێرایی و بە بەتیئی ئەڕۆنە پێش کە ئەمە لە تموحی ئێمەمانان و هاوڵاتیانی هەرێمی کوردستان دانیا ئەمەوە ئەکات زیاتر بێمتمانەی لە نێوان هاوڵاتیان و لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستاندا دروست بێم کە من ئومێدەوارم لە ئێستادا حکوومەت هەنگاوی خێرا بهاوێژێ لە بواری چاکسازیدا لە هەموو سێکتەرەکان نەک تەنها لە بواری موچەدا. باش دەست خۆشکار لەخوان دێم و خزمەت جەنابەت بەڵە دکتۆر کامەران قادر سوپاس دەکەم کە لەگەڵمانەی دووارە ساوت لێ بێت. وەکو کاگلخوان ئاماژەی پێدا ینی ئەم هەنگاوانە کە هەنگاوی چاکسازین بۆ ینی گەڕانەوەی داهاتی هەرێمی کوردستان و ڕێخستنەوەی داهات بەڕاستی هەموو لایەک پشگیری دەکات و پاڵپشتی دەکات. بەڵام ئاخۆ ینی منەمێ پرسیارەکە وەها بکەم بە شێوشی ئابوووریانە، ینی هەرێمی کوردستان لە چوارچێوەی ڕێخستنەوەی داهاتی خۆیدا تا چەند نەتوانێت بەم هەنگاوانەی کە دەینێت بڕینی دووموچە یاخود وشکردنی هەندێک سەرچاوی گەندەڵی داهاتی هەرێمی کوردستان لەوەی کە ئێستا هەیە لەو ئاستە زیاتر بکەوە. ئەمە کاریگەری بێ بۆەوەی کە بتوانین دۆخی دارایی هەرێمی کوردستان خۆناغێکی باشتر لەوەی کە ئێستا ئێمە تێداین باتە پێشەوە. دکتۆر سپاسانەکەم طبعا من لە ڕووی ئابوووریەوە باسیەکەم مەسەلەن ئەمەی کە ئێستا ئەم موچانێکە بڕیویانە مەسەلەن ئەوە نەفەقاتە با ئێمە ناینە سەر ئیرادات مەسەلەن داهات ئەمەیان نەفەقاتە ئێستا دواییین باسی داهاتی شەکەین داهاتی نەوتی و غێرە نەوتی. ئەم نەفەقاتە طبعا قسەکە لەوەیە ئەم 10,000 کەسەی کە بڕیانە ئیترڵەن 10,000 کە بڕاوە معاشیان بڕاوە ئەم 10,000 کەسە
یعنی ئەو خەرجیانەی کە بۆم ئەم 10,000 کەسە خەرج کراوە لە چاو کۆی گشتی خەرجی هەموو هەرێمی کوردستان چەنە ئایا لە سا 5 لە سا 2 لە سادەیە پێم وانە ڕقمێکی زۆ گەورە بێت ئەمە بەڵام ئەمە هەنگاوێکی باشە تەوان کە ناویانە شتێکی باشە بەڕاستی بەس ڕێگەیەکی زۆر دوو درێژمان لەبەردەمایە تا نەفقاتی تریش ئەم باسی بەس خەرجەکانەکەین جارێ خەرجەکانی تر کەم کاتەوە مەسەلەن تەنها لە ئابووریا ئەمە هەرە بوو هەر نەبێت ئەبوو لە ڕووی ئابووری بۆ هەر نەبێ ئەمە مەسەلەن گەندەڵێکی باشستا چییە؟ نانا مە بەس ئەم نەفقاتی کە تازە سەرف کرد کە ئەبووە هەر نەبووە ئەم دوو موچەی سێ موچەیە ئێجا کە هەیە ئەمەی کوردستانەکە هەیە ئەمە هەر لە ئابووریان نییە یعنی تەفسیری بکا بڵێ ئەمە یەکێک دوو موچە و سێ موچەی هەیە و مڵێن بە شێوکی ناقانونی ئەمە هەر نییە بەس ئێستا هەیە بەڵام کە هەبوو ئێستا بڕیویانە ئەمە شتێکی باشە شتێکی باشە لەبەریکە نەفقاتی حکومەت کەمەکاتەوە چونکە لەبەریکە یەکێک لەو کێشانەی کە لە ناو ئابووریا ڕوئەیات زیادبوونی نەفقات تەنانەت نەک لە وڵاتی ئێمە بەتابەتی نەفقاتی تەشغیلی چونکە ئەو نەفقاتە نەفقاتی تەشغیلیە نەفقاتی ئیسtismاری نییە ئەمە بەڕاستی کارەساتی گەورە و نەعەدالەتی لە ناو کۆمەلگایە دروست ئەکات و خەڵکی سیقیان بە حکومەتیان نامێنێت کە سیقەش نەما یعنی گاپێک دروست دەبێت بۆشایەک دروست دەبێت لە نێوان هاوڵاتی و حکومەتدا کە ئەمە زۆر خەتەرە لە هەموو حکومەتێکا خەتەرە بەڵام خۆی خەرجیەکان خەرجی تەشغیلی لە هەموو دەوڵەتەکە خەتەرە یعنی بەڵام پێشکەوت و بابزان چیەکەن داهات لە دەوڵەمەندەکان دەسەن و دابەشەکەنەوە بەسەر هەژارەکانە بەڵام ڕاستەکەی ئەم نەفقاتی تا ئێستا هەبوو ئەم خەرجیانەیە ئەم معاشێک ئێستا هەبووە بڵێن بە دوو معاش سێ معاش ئەو شتە نەبووە ڕداهاتیان لە خەڵک کۆ نەکردوێتەوە پێوترێ بەهادەردانی سامانی گشتی بەڵێ ئەوە 100% بەهادەردانی سامانی گشتیە بەڕاستی تا ئێستا کراوە یعنی کراوە و شتەکەش قانونی بووە بڵێن حکومەت بەڕسمی پارەی یاونێتە نەک بڵێن تا هەر بەپێی قانونێک ینی موچەکانەوە سێنەوە بڕێت بەپێی قانونێک ئیبڕێ بڵێ بەس تا ئێستا ئێمە معاناتمان بەدەستەوە هەبوو بەڕاستی بەڵام ئایا قسێکە ئەوەیە ئایا ئەمە هەموویەتی هەموو ئەو مەسەلەن ئەو ناقانونیانەیە کە لە ڕووی ئابووریەوە ناقانونیە ئەوەی کە حکومەت بڵێن بە قانونی کاتی خۆی بە قانونی داناوە تەمان ئێستاوە بڕێوەتی شتێکی باشە ئایا ئەمە هەر چەندی تر ئاوا هەیە مەسە هەر 10,000 کەسە یا 200,000 کەسی تر هەیە بەڕاستی هیچ داتایەکمان لەبەردەستانیە بەڵام لە هەمووی ئێمە من قسە لەسەر چیەکەم لەسەر نەفقات قسە لەسەر ئەواکەم کە کاتێک من کە مامۆستایەکم مەسەلەن مامۆستاکی زانکۆم مەسەلەن ئایا من چەندێک کارەکەم لە ناو پرۆسی زانکۆیە ئایا من مەسەلەن ئەو ئیشوکارانی کە لەسەر منە ئایا ئیشی خۆمەکەم ئابووری قسە لەسەر ئەوواکە ئایا چەند پرۆدەکتیڤی چەند بەرهەمداری ینی بەرهەمداری خەدەمی خزمەتگوزاریان بەرهەمداری کە ئێمە مەسەر بەرهەمداری خزمەتگوزاری پێڵێن ئێمە بەرهەمێکی بەرهەمێک هیچ شتە بەرهەمی ناین بەس چییە خزمەتگوزارێکی نۆڵج ینی خزمەتگوزارێکی نۆڵج بەرهەمێنی و ئەیگەێنی بە تاکەکانی کۆمەلگا لەلایەکترەوە مەسەلەن لەوانەیە مەسەلەن بەرهەمداربی ئێمە کە لە ئابووری باسیەکەین کە کاتێک نەفقات و مەعاش و شتی باکرێت ئایا ئەو کەسە چەند بەرهەمێنێت چەند سوودی هەیە بۆ چەند سوودی هەیە لەلایەکی ترەوە لە ئابووریە چیتری پێڵن بەتاڵی مقەنعی پێڵن مەسەلەن بێکاری ڕووپۆشراوە لەوانەیە لە ژوورێکە لە دایرێکە 200 مۆزەفە بێت کە پێویستی بێت 20 مۆزەف بێت ئەمانەش یعنی ئەمانە هەر ئێستا 100% قانونین بڵین حکومت بە قانونی دانێ بەڵام من لە ڕووی ئابووریەوە بە شتێکی خراپی دانێن بە شتێکی زۆر خراپە و تا ئەوانش چارەسەر نەبێت ئێمە ناگەوینە سەر ئەوەی کە بڵێ باش بین بە معنای کەلیمە باش بین بەڵام ئەم بڕینە خراپ نییە ئەمە سەرەتایەکە مەسەلەن و ئەبوو ئەمە ئێستا 2 ساڵ لەمە پێش 3 ساڵ لەو پێشکراوە لەو کاتی کە دەستیان کردو بە چاکسازی بەڵام ئیتە بەداخەوە بەڕاستی نەکراوە ئەمەی تا ئێستا من بۆم باسکردن بەس باسی نەفقاتم کردو بەس باسی خەرجەکانم کردووە و تۆزێک لە خەرجەکان کەم بووەتەوە مەسەلەن خەرجی چی خەرجی ئەوەی کە پێڵێن خەرجی تەشغیلی یعنی بەکاربردن ئەمە هەتا ئێستا ئەجا ئەگەر بینە سەر مەسەلەی داهاتەکان ئەوەش چیرۆکیشی درێژە بەڕاستی داهاتەکان ئێمە داهاتی نەوتی و نانەوتیمانەیە نەوتیەکە کارەساتە بەڕاستی لەبەرەوەی کە داتاکانی حکومت خۆی ئەڵێت لە سایە لە 150 نزیکەی لە 150 داهاتەکان بۆ چیە بۆ کولفەی بەرهەمهێنانی نەوت ئەمە کێشەیە ئەمە کێشەیەکی زۆر گەورەی ئەم کێشەیە لێن نابێتەوە 20 ساڵ و 30 ساڵی توش لێن نابێتەوە ئەگەر عەقدی گەورە و کردوێ بەڕاستی ئەگەر چارەسەری زوو بۆ نەدۆزرێتەوە ئەنجا حتا ئەگەر سبێنێ نەوتیش بوو بە $200 ڕاستە تۆ مشکلە نییە و مەسەلەن لەو حاڵەتانەیە بەڵام مشکلەکە چییە مشکلەکە ئەوەیە کە کاتێک ئێمە مەسەلەن ناتوانین چی بکەین ناتوانین بگەین ئەو حدەی کە خۆمان ڕاستی دەستخۆش دکتۆر دێمە خزمەت جەنابەت بۆ هەندێک پرسیاری وردی دیکەی دارایی و ئابووری کاک لوقمانیانی جەنابتان و کۆندامی پەرلەمانی کوردستان پێشتری ئاماژەت بۆ دا کە ئەمە لە یاسای چاکسازی هاتوو و ئەم موچانەی کە بڕاوە لە ئێستادا بەپێی یاسایەک بڕاوە بەڵام ینی یەک پرسیاری دیکە هەیە لێرەیە ئەم موچانە کە دەبڕێت ئەم کەسانی کە موچەکانیان بڕاوە ینی ڕێگایشی دیکە دەدۆزنەوە کە بچن لە لایەشی دیکەوە بە شێوازێکی دیکەی قانونی لێشێ لە دام و دەستگاکانی دیکەی حکوومەت هێرێمی کوردستانە چکە بەڕێز دووتە ئەتوانن تانە بدەن کە تانە بدەن ئەتوانن ینی ئەم موچەیان دەستکوێتەوە و بە شێوازێکی دیکە بەدەستی بێنەوە ئەگەر ئەمە بکەن کەواتانی حکوومەت چی کرد هیچی نەکرد ئەو کاتە
نا بەپێی بڕیارەکەی حکوومەت کاتێکە موچەکانی بڕیوە مدەیەکی داناوە بۆ ئەوی ئەگەر کەسێک بە هەڵا بە حیساب بڕابێ من نازانم تاکو ئێستا ئامارەکان چۆنن کە هاوڵاتیەکە بۆ هێتانە بدا ئەگەر بە هەڵا بردرابێ بەڵام ئەگە هاوڵاتیەک دوو موچەی وەربگربێت بواری پێنادرێ ئەگەر بە هەڵە بردرابێ ینی ڕێکەوتە من نازانم حاڵەتەکە چۆنە بەڵام ئەگەر کەسێک بە هەڵە موچەکەی بردرابێ بواری ئەوە هەیە کە تانە بدا بۆ ئەوی بتوانێت حەقەکەی خۆی بەدەست بێنێتەوە بەڵام لە هەموو حاڵەتەکاندا بڕیارێکی ڕاست و دروستە و درەنگە و ئەبووە ئەم بڕیارە زۆر زۆرتر درابە و ئەمە یەکێکە لەو هەنگاوانەی کە لە ڕێگای سیستەمی بایۆمەتری کە با بڵێن ماوەیەکی زۆر تیمێکی باش لە حکوومەتی هەرێمی کوردستان هەوڵ و جهودەکانیان بەرزە نرخێن کە سیستەمی بایۆمەتریاندانە بۆ ئەوی بتوانن کە بە شێوازێک سیستەمی موچە و موچەخۆران ڕێک دێخن کە بواری ئەوەی نەبێ کەسێک بتوانێت دووجار خۆی تۆمارکە ئەگەر خۆی تۆمار کرد بێت با بڵێن ئاشکرا بوو بێت ئاشکرا ئەبێ بێگومان لە چوارچێ ئەو بڕیارەی کە حکوومەت داوێتی بێگومان موچەکانیانە بڕن بۆیە ئەمە یەکێکە لەو بڕیارانەی کە ئێمە پێشوازی لێ ئەەکەین و لە چوارچێەوەی یاسای چاکسازی ڕێخستنەوەی خەرجی و دەرماڵەکان هاتووە و هەنگاوی تریشی بەدوادادێ بێگومان بەڵام ئەم هەنگاوە گرینگە بەڵام ئەتوانم بڵێم درەنگە یانە بۆیە زووتریشم ئێمە چاومان لێ بۆ ئەم هەنگاوە باوێژ درێ بەڵام ئەمە وەکو من پێشووتریش ئاماژەم پێدا ئەمە هەنگاوێکە گرینگە بەڵام هەنگاوێک نییە لە ئاستی تموحی ئێمەدا بێت چونکە ئەمە داهاتێکی زۆر ناجارێتەوە بۆ خەزێنەی گشتی لە ڕاستی داچاکسازیکردن لە سەرچاوەکانی تر گرینگە کە ڕەنگە بە بڕیارێکی حکوومەت من ئەوە ئاماژە پێ بدەم کە لەمان ناوەڕاستی مانجی ئازار حکوومەتی هەرێمی کوردستان 4 بڕیاریدا ئەنجومەنی وەزیران ئەم 4 بڕیارانە 4 بڕیاری زۆر گرنگ بوون بڕیاری پێداچوونەوە بەگرێ بەستەنەوتەکان بڕیاری ڕێخستنەوەی باجەکان و ڕسمەکان و پێداچوونەوە بەگرێ بەستی خاڵە سنووریەکان هیچی جێبەجێکراوە حکوومەتی هەرێم نەخێر جێبەجێ نەکراوە گرفتەکەی من لەوەدایە ئەگەر حکوومەت لە ناوەڕاستی مانجی ئازار ئەم 4 بڕیارەیدا تەنها ئەم 4 بڕیارەی جێبەجێ کردبا من پێم وایە داهاتێکی زۆر باش ئەگەڕاوە چونکە سەرچاوی دووەمی داات ئێمە باسی نەوت و گرێبەستەکانمان کرد و ئەوەی کە لای ئێمە معلومە ئەوەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان کەمتر لە نیوەی داهاتی بەرمیلێک نەوتی بۆ ئەگەڕێتەوە کە ڕەنگە ئەمە لە هیچ وڵاتێکدا بەرهەمهێنانی نەوت بەم شێوەیە نەبێ ئەمە یەکێکە لە گرفتەکانمان کە ڕۆژانە حکوومەتی هەرێمی کوردستان زیاتر لە 450,000 بەرمیل هەناردەی دەرەوە ئەکا کەمتر لە نیوەی داهاتی بەرمیلێک بۆ حکوومەت دەگەڕێتەوە لە ڕاستیدا ئەبێ حکوومەت بەم گرێبەستانە دابچێتەوە بەتایبەت لە بواری سکویریتی و لە بواری با بڵێن بەرهەمهێنانی نەوت مەساریفەکان کەمتر بکاتەوە بۆ ئەوی بتوانانی لە نانی کەم داهاتێکی باشی لە بواری نەوت دەستکەوێت سەرچاوی دووەمی داهاتی حکوومەتی هەرێمی کوردستان خاڵە سنووریەکانە ئەو گرێبەستانەی لە بواری پێشکەشکردنی خزمەتگوزاریە زۆر بە زۆرەکان لە خاڵە سنووریەکان کراون گرێبەستەکان لەگەڵ کەرتی تایبەتن ئەم گرێبەستانە گرێبەستی زۆر ناهاوسەنگن لە مەسلحەتی کەرتی تایبەتن زۆرێک لە گرێبەستەکان 180 بۆ 190 داهات بۆ کەرتی تایبەتە 100 بۆ 120 بۆ حکوومەتە کە زۆرێک لەو خزمەت گوزاریانەیە کە لە خاڵە سنووریەکان پێشکەشەکرێ حکوومەت و فەرمانبەرانی حکوومەت خۆیان ئەتوانن ئەم گرێبەست ئەم خزمەت گوزاریانە لەسەر چ بنەمایەک ئەمە دانراوە بەتایبەتی لە خاڵە سنووریەکان بەڕاستی ئەمە دانراوە ئیتر بڕیاری حکوومەت بووە با بڵێم ڕەنگە کاتێک دانرابی کە سەرچاوەیەکی داهاتی زۆر بودجەیەکی زۆر بۆ حکوومەتی هەرێمی کوردستان هاتووە لەسەر ئەم بنەمایەکی هەڵە دانراوە بەڵام حکوومەت بڕیاری داوە بۆیە بڕیارێکی خێڕای ئەنجومەنی وەزیران کە پێویستی بە پەرلەمان و بە یاسا دەرکردن نییە تەنها ئەو 4 بڕیارەی ئەنجومەنی وەزیران لە ناوەڕاستی مانجی ئازار دای سەبارەت بە چاکسازی لەو 4 بابەتەی کە ئاماژەم پێدا جێبەجێ بکرێ ئەمە بەسە بۆ ئەوەی کەوا داهاتێکی یەجگا زۆر بۆ خەزێنەی گشتی بگەڕێتەوە من پێم وایە ئێمە ئەتوانین ئەو کات لەسەر دوای حکوومەتی هەرێمی کوردستان لە ئێستادا ینی بۆ زیاتر دەوڵەمەندکردنی سەرچاوە دارایەکانی پەنابەرێتە بەرجێبەجێکردنی و 4 خاڵی کە جەنابەت ئاماژەت پێدا من پێم وایە حکوومەتی هەرێمی کوردستان من ئیرادەیەکی جددی ئیرادەیەکی خێرا ئیرادەیەکی ڕاستەقینە لە چاکسازی لە سەرچاوەکانی داهات نابینم بەداخەوە ئەگەر ئیرادەیەکی جددی و خێرا لە سەرچاوەکانی داهات هەبێت من پێم وایە وڵاتی ئێمە هەرێمی ئێمە بەشی ئەوە داهاتی هەیە کە بتوانین لانی کەم موچەی موچەخۆران لە ماوەی مانجێکدا دابشکەین بەسەر موچەخۆراندا ئەو بابەتانەی ئاماژەمان پێکرد لە بواری نەوت و گاز و لە بواری داهاتی خاڵە سنووریەکان و ڕێخستن و باج و ڕسمەکان ئەمانە ڕێک بخرێنەوە جگە لەوەی یاسای وەبەرهێنان کە ئێمە ئازانین یەک دنیاکەلێن و کە لەبەری تێدایە من تەنها ئامارێکە دەین
حکوومەتی هەرێمی کوردستان بە مەبەستی کەمکردنەوەی یەکەی گرفتی نیشتەجێ لە نیشتە. ساڵی ڕابرد لە ماوەی 4 ساڵدا بەڵێ مۆڵەتی 1643 یەکەی نیشتەجێبوونی داوە بەڵێ. لە چوارچێوەی با بڵێن ئەو سیتیانە و ئەو گوندانی کە دروست دەکرێن بە ناوی ئەڵمانی ئینگلیزی ئیتاڵی ئیسپانی نازانم ئەمانە بێگومان ئەمە هاوڵاتی هەژار و کەم دەرامەت ناتوانێت لەم بەڵێ لەم تەنها ئەم کۆریەکەیە کە خەڵکی هەژار و کەم دەرامەتی لێ نیشتە جێویش خەریک بوون غەدریان لێ بکەن ئەمە هاوڵاتی هەژار ناتوانێت لەم سیتیانە ئەمە لە چوارچێوەی یاسا ئەمەوە بەرهێنان نییە بەرهێنانەوەی کە تۆ داهات بۆ وڵات زیاد بکە ئەمە ئەم سیتیە ئەم خانوانە دروست دەکرێن لەسەر جیفانی خەڵک لەسەر مڵکی حکوومەت کامە مڵکی باشە بڕۆم ئەمە هەولێری پایتەختە کێمە قسەی لێ یەکەین کام مڵکی باشە ئەم کۆمپانیایانە چەند دەستی بەسەداگرن بە نرخێکی زۆر ڕەمزی ئەمە لە هەولێر ئەمە لە سلێمانی ئەمە لە دهۆک ئەمە لە ناوچەکانی تر بە نرخێکی زۆر ڕەمزی کەم ئەدرێتە کۆمپانیەکان بەناوی لە چوارچێوەی یاسای وەبەرهێنان ئەگەر حکوومەت خۆی ئەم زەویانە بە نرخ عقەکەی خۆیان بفرۆشێ من پێم وایە یەکدنیاهاتی دەستەکەوێت بۆیە مناڵێم ئیرادەیەکی بەداخەوە ئیرادەیەکی جدی نابینم ئەمڕۆ پرۆژیاسایەکیشتان هەبوو ینی بەدەر لەوەی کە دەنگتانە بە وەزیری سامانە سروشتیەکان پرۆژیاسایەکیشتان هەبوو بۆ فرۆشتن یاخود پێم وایە بە کرێدانی مڵک و ماڵی دەوڵەت بەڵێ ئەمەیان خۆ گرنگە ئێستا گەر ئەم خاڵەت جێبەجێ بکرێت ئەمە بڕێکی زۆری سەرچاوی دارایی دیکە دێنێتەوە بۆ خەزیێنی حکوومەتی هەرێمی کوردستان چیتان کرا و پرۆژه یاسایە پەسەند کرا بەڕاستی ئەم پرۆژه یاسای ئەمڕۆ پەسەند کرا پرۆژه یاسای بەکرێدان و فرۆشتنی مایەکانی دەوڵەت ئەمە دەستی حکوومەت ئەکاتەوە بۆ ئەوی کە با بڵێن بە نرخی حەقیقی مایەکانی دەوڵات و بفرۆشەوە پێداچوونەوە بکە بە بەکرێدانیان بەڵام من وەکو ئاماژەم پێ ئەمە هەنگاوێکە ینی لە هەنگاوەکان بەڵام حکوومەت ئەتوانێ هەنگاوی خێراتر بەهاوێ بە ئاراستەی زیادکردنی داهات کە ئێمە هەمومان چاومان لێ من پێشووتریش ئاماژەم پێدا ناکرێ ئێمە بە دیار پەسەندکردنی قانونی موازنەی 2021 بوەستین لە ڕاستیدا ئێمە ئەبێ ئیرادەیەکی ڕاستەقینەی چاکسازی لە ناوخۆی وڵات بکەین بە مەبەستی زیادکردنی سەرچاوەکانی داهات بە مەبەستی هەمە چەشنەکردنی سەرچاوەکانی داهات وڵاتی ئێمە زۆر باشەکای وڵاتێکە لە بواری کشتتوکار لە بواری گەشتیاری جگەلەوەی کە خاوەنی نەوت و کانزا و سامانی سروشتیشین بەڵام لە بوارەکانی تریش وڵاتێکی دەوڵەمەندە بۆیە حکوومەت ئەبێ کۆمەڵێک هەنگاو بەهاوێژێ کە تاکو ئێستا بەداخەوە تاکو ئێستا ئێمە هەنگاوی کردارە چی نبینین جگەلەوەی کە ئاماژەت پێدا لە بواری خەرجەکان ئەمە موچەی ژمارەیەک موچەخۆری دووبارە و سێبارەیان بڕیوە کە مامایی دەستخۆشی هەنگاوێکە بەڵام لە ڕاستیدا چاکسازی ڕاستەقینە لە سەرچاوەکانی داهاتەکرێت باش دەست خۆشکار لوقمان بەڵێ دکتۆر کامەران ینی خاڵێکی گرنگ کە پێشتری ژیانی کاک لوقمان ئاماژەی پێدا ینی زۆر داواکرێت کە سندوقی داهاتەنەوتیەکان لە هەرێمی کوردستان هەبێت و ئەم پرۆژە یاسایە لە پەرلەمان پەسەند کرێت بۆ نمونە گەر تو ئەم پرۆژە یاسایە پەسەند کرێت ینی داهاتەکان دیارە بێت سەرچاوی داهات شەفافە بێت ینی داهاتی نەوتی و نانەوتی هەرێمی کوردستان ئەگەر هەنگاوی داهاتووی ئەمە بێت سندوقی داهاتەنەوتیەکان پەسەند کا و دای بمەزرێنێ بۆ نمونەوە سیستمی بانقی بخاتە کار لە هەرێمی کوردستانە ئەمانە ئەتوانن ببنە هۆکارێک یاخود فاکتێک بۆی کە هەرێمی کوردستان سەرچاوەکانی دارایی دیار بێت و داهاتیشی دیار بێت ئەو کاتە ئەتوانین بڵین سەرچاوی داهات زیاد بێن بۆ هەرێمی کوردستان بەڵێ بەنسبەت ئەوەی کە پێڵەن ئۆیل ستیبلایزیشن فەند ئەو پارەی کە مەسەلەن لە نەوتەوەیەت و ئەیخیتە ئوسن و قەوە بەڕاستی ئەوە زۆر گرنگە و زۆربەی هەرە زۆری وڵاتانی تازە پێگەیشتووی هەناردەکەری نەوت زۆربەی هەر زۆری وڵاتان هیانە لەواچێت بەس کوردستان و عراق نەیان بێت یعنی ئەمە خاڵێکە کە زۆر گرنگە بۆچی ینی گرنگە لەبەرەوەی کە تۆ ئەبێ ئەو داهاتی کە لە نەوتەوەیت کاتێکە نەوت دەبێت بە 150 دلار و کە بە 200 دلار یا بێ بە نەوت بێ بە 120 دلار لەو کاتانەیە تۆ ناتوانانی نەفقاتی خۆت زیاکەیت نابێت نەفقاتی خۆت زیاکەی کات ئەبێ هەر بە 60 دلار و 50 دلار بێ ئەو پارە بێ بچێتە ئێوە باش ئەو پارەیە وەکو سەدێک وایە ئەگەر هاتو نرخی نەوت دابەزێ بۆی بەکاری بێنیتەوە بۆی کە ئابووری تەقلوبات نەکە بەرزونزمینەکە بەڕاستی ئەوە زۆر گرنگە بەڵام من بەڕاستی هیچ شتێک نبینم لەوەی کە ئەوە جێبەجێ بکرێت شەکە نەمان بۆ هۆکارەکەی چی بوو گەندەڵی بۆ ناڕوونی بۆ لە دارایی و داهات من پێم وایە مەسائلی نەوت پەیوەندی هەیە بۆ گرێبەستانی کە هەیە لە ئابووریا شتێکی پێڵم پرۆدەکشن شەرینگ کۆنتراکت ئەو کۆنتراکتانی کە کراوە لە نەوتە بە شێوەی کە شێر کراوە نەک بە شێوی سەرویس بەسێ خزمەت گوزاری وەکوی کە لە بەسڕە و مەسەلەن وڵاتانی تر هەیە ئەمە ڕێگری لەوە کردووە کە ئەم گرێبەستانە دەرخێن چکە ئەگەر ئەم گرێبەستان دەرخن سەیرەکەن کەسەکەن یەک لەسەر سەی بۆ نمونە نەوتی حەقلێک بۆ کۆمپانیەکە خۆیەتی ئەمە جگەل لە مەسروفاتی تر و ئەمانە باشە خەڵک پرسیارکڵێ باشە ئەم گرێبەستانە بۆ کراوە لەوانەیە عراق پرسیارکە باشە
باشە ئەم گرێبەسانە بۆ کراوە وڵاتانی تر پرسیار بکەن یعنی ناتوان تەدەخل بکەن ڕاستە بەس ئەم گرێبەسان بۆ کراوە یعنی ئەمە پرسیارەکە یعنی ئێمە نازانین بۆ کراوە بەڵام ئەو جیهاتێکە ئەو گرێبەسی کە دەڵێ ئێمە لەبەری کە دەوڵەت نەبووین ناتوانین نەمانتوانیوە یعنی قەناعەتیان پێ بکەین کە لە سا پێنجی یا با بڵین بە شێوەی سێڤیس بە شێوەی خزمەتگوزاری ئەو گرێبەسانیان پێ بکەین بەڕال ئەمە بڵین بەرگری لەوە ئەکەن لەبەرەوە تۆ حتا ئەگەر بای 100 میلیارد دلاریش نەوت فرۆشی تۆ 50 میلیارد بۆیەوە حتا کە بای 10 میلیارد فرۆشی تۆ 5 میلیارد بۆیەوە بەس کێشەکە لەوایە مشکلی نیە 5 میلیارد بەڵام بۆچی ئەو سنووقە دروست نەکراوە ئێمە نازانین بەڕاستی تا ئێستا بۆچ بەس باس ئەکرێ و من زۆر ئەمە پێی نییە بۆی کە دروست بکرێت ڕەنگە دروستیش بکرێ پێچ و پەنای تێکەوە دوای هەر ئیسفادە دروست کرا و جەناب دەڵێ ئەو سەدە ئەمانە بوو کە ئەوتوانی تۆ لە کاتی بەرزی و نزمی مثلا لەم کاتێک ئەمان توای ئیسفادی لێ بکەین بەڕاستی بەڵام بەداخەوە هیچ ئیسفادێ نەگی ئیسفادە من خۆر دروست نەکراوە تا بڵین وڵا ئیسفادی لێکین ئیسفادی ئەوە دروست نەکراوە بە هۆکاری تر هەر هۆکارێک بێکەی تر شاردنەوەی داهات بێ یاخود ئاشکرانەکردنی بۆ نمونە گرێبەسە نەوتیەکان بێ سیستمی بانکیمان بۆ نییە لە هەرێمی کوردستانە ئەگەر هەبێت ئەمە حکوومەت بیری لێ بکاتەوە کە سیستمێکی بانکی پێشکەوت و دابمەزرێت تا چەند ئەمەش کاریگەرە بێ بۆەوەی کە داهات دیار بێت و ڕوون بێ و بتوانرێت لە کاتێکی ئاوها سەختە يعني بتواني پێبەریت و سوودی لێبینیت بالضبط مەسەلەی سیستەمی بانکی طبعا لە ئابوووریات دوو ئیتیجاهمانەیە سیاساتی نقدی و سیاساتی مالیمانەیە ئێمە سیاساتی نقدی طبعا سیاساتی مالی پێگاتوە لە چی لە نەفقات و ئیرادات سیاساتی نقدی پێگاتوە لە چی بەرپرسە لە دراو ئەم دراوە ئەم بەرپرسیارەتی لەکوێ لە بانکی مرکزیەوێت کەواتە ئێمە ناتوانین بانکی مرکزیمان هەبێت لە ڕووی قانونیەوە ئێمە واتە ئێمە ئەگە سیستەمی بانکیشمانە بێ بەڕەبتی بە بەغاوە بێ خۆ سیستەمی بانکی ئەوە نییە بڵێن من پارە بخەمە بانکە و تەنها ئەو بەشێکی بچووکی مەسەلەکە پارە بخەمە بانک و من بە کارت شت بکڕم نە سیستەمی بانکی چاودێری چێکە چاودێری نرخی سوودەکە بەس نرخی سوود چەنە بەرز بێت بۆ نزمی کاتەوە بۆی ئیسtismارات زیابێ بەرز کاتەوە بۆی کە ئەو خۆی نەجات بە لەو هەڵ ئاوسانی کە هەیە بەڕاستی و مەفهومی ئابووریە زۆر ئەمە یەک دووش خستنەڕووی پارەش یعنی ئەمە سیستەمی بانکی ئەمەیە من وای ئەبینم سیستەمی بانکی ئەمەیە کە تۆ چەندە پارە ئەخیتە ناو بازارەوە تەمەنی مە هەر ناتوانین ئەوە بکەین ئەو سیستەمی مرکزیەکە ئەوە هەمووی بانکی مرکزیەکە ئەوەی کە ئێمە توانین بکەین و حکوومەت هێرێمە توانی بکە ئەوەیە کە ئایا مەسەلەن ئەو سرکولیشنی کە هەیە مەنی سرکولیشن مەسەن ئەو دەورانی پارەکە هەیە لە ناو بازار و یێتەوە بۆ حکوومەت و ئەچێتەوە ناو بازار تەنها حکوومەت هێرەم تەنها ئەوە پرسم ینی چکە بۆ تۆ متمانە دروستەکەی لەلای هاوڵاتی کە ئەو پارەی هەیەی یاخود ئەو چۆنەڵ ئێمە پێڵێن ئەم مشکەی کە لە ماڵەوە دایناوە ئەمانی ژنیە ئەوە زۆر گرنگوانێ بیباتە بانکەوە ئەو کاتە تۆ پارەکە هەب لای حکوومەتە بێ هەم پاری هاوڵاتێکەش پارێزراوە ویستمە ساب چمە سەر ئەوە طبعا کەوت من سیستەمی بانکی ئێمە واز لە سیاساتی نقدی کەەوە بە دەست بانکی مرکزی بەلام لانی کەم ئەوەی کە تۆ ئێڵێ ئەوە ئەبێت چۆن ئەوە ئەبێ بۆ نمونە هەموو داهاتێک ئێمە دەستمانەکەوێت ئەچێ بۆ دوو شوێن بەشێک چێ بۆ بەکاربردن بەشێک چێ بۆ سیڤین واتە پاشەکەوتکردن ئەم پاشەکەوتکردن خۆ نابێ لە ماڵەوە داینێ ئەبێ چی بکەیت چونکە ئەم پارەیە بۆ نمونە ئەگە من $1000 مەبێ ئەم $1000 کە دائنێم ئەم پارێک لە ماڵەوە داوێت وایە نەفرە بێکار بێت چکە یەکێک لە هۆکارەکانی بەرهێنان چییە ئەو سرمایە ئەم ڕاستمالە ئەبێ من نازانم بیخەمە ئیسtismاراتەوە یا پارەکەم کەمە ناکرێت ئیسtismاراتەوە بۆ مەشروع ئەیهیتە بانکەوە لە بانک دوای ئەخرێت ئیسtismارات واتە هەموو ئێسێک هەموو سیڤینێک ئەچێتە ئینڤستمنت ئەچێتە بانکەوە لە بانکەوە ئەچێتە ئینڤستمنت بەڕاستی ئەم نقطەیە زۆر گرنگە کە ئینڤستمنت زۆر بوو واتە ئیسtismارات زۆر بوو واتە معادلاتی بەتاڵە نزم بێت کە معادلاتی بەتاڵە من نزم بەوە واتە خەڵک پەنا ناباتە بەر حکومەت بۆی کە تعینی کات وەکوی کە ئێستا باسی بەتاڵی مقنعمان کرد پێش ئەمە نازانم ئەمە بۆ ناکرێت زۆر قورسیش نییە زۆر بەسیط یعنی ئەوەش نییە یعنی بە 4 خەبیری ئابووری دانیشن ئەتوان بیکەن لە بەری کەشتەکە هەمووی ئەلکترۆنیە و زانیت چێت دکتۆر ینی مشکلەکەوەیە متمانەیە لە ڕابردوو ینی زۆرێک لە ئۆبەرهێن و سەرمایەدارەکان پارەیان لە بانک هەبوو یعنی حکوومەت هێرێمی کوردستان پەنای بردە بەرەو پارە نابێ بەکاری بێنێت بەکاری هێنا نابێ بەکاری بێنێت ئەوە نابێ بەکاری بێنێ بەڕاستی تۆ کە موچەت کە ناتوانانی موچەبەی نابێ ئەوە بەکاربێنی بۆی متمانی بانکە لە دەست نێت ناتوانانی پێی بڵێن نایەم و تەواو بۆم نادر تاو نەک ئەوە بەکاربێنیت و دوای دوو مانگ ئەوەش تەواوە بێ ئەنج دوای ئەوە چۆن پارەکە کەواتە هەل ئەوڵەوەمەیە پارەکە بەڵام کێشەکەی نەفقات بەڕاستی ئەم نەفقاتی ئێستا کەم بۆتەوە مەسەلەن هەر ئەوە نییە کە بەس ئەی بە کابرا و پارەکە بێ فێڕۆڕۆچی خەرجیەکەات ئاسی گشتین نرخەکان بەرزگاتەوە ئەمە زۆر خەتەرە ئاسی گشتین نرخەکان بەرزگاتەوە من وەریەگرم بەس یەکێکی فەقیر یەکێکە زۆر هەژارە بڵێن پێڵێن کرۆنیک پۆڤرتی یعنی ئەوانەی کە زۆر لەژێ هەڵی هەژاریان ئەو ناتوانێت ئەو پارەیە وەرگیتە بە هەچ و کارە بێ لە هۆکارەکان لەوانەیە فەقیرە کەس نەناسێت لەوانەیە ئیشێکی وای حکومەت ئیشی نهاتێ باشە کە ئاسی گشتین نرخەکان بەرز بێتە خۆر بۆ من بەرز نابێتەوە کە من ئەو پارە بۆ هەمووی بەرز بێتەوە کەواتە ئەوان ئەوەی تر تیا ئەچن مەسەلەن تیاچوون چۆنە یعنی تیاچوون ئەوەیە کە مەسەلەن بەڕاستی لە وەزعێکی زۆر خراپە ئەژی و دوای ئەمە یەک و دوان نییە دوای ئەتەقێتەوە بە حکومەتە حکومە خۆی زەنیت وەکوم حاڵەتی کێسەی بینین ینی نرخی دۆلار بەرز کراوەتەوە لە بەرامبەر دیناری عراقیە و دینار نرخەکەی دابەزێنراوە ئەوە تا هاوڵاتیان لە بازاڕ ینی زەرمەندە بن نرخی کەلوپەلەکان زیاد دەکات ینی ئەوانەی کە
قیستی کۆمپانیەکانیان لە ئەمانە زەرەر ئەو زەربەندی زۆر گەورن وایە ڕاستە. جا مەسەلەی باسی مەسەلەن گەشتیاری کوشتتوکاڵیمان کرد طبعاً ئەو نەفقاتە تەنها زەرری ئەو نییە کە ئاسی گشتی نرخەکان بەرزکاتەوە مەسەلەن فەقیرتیاچێت لەلایەکی ترەوە زەراعە و صناعە تدمیرەکەات وسیاحة تدمیرەکە سبب بڵین باشە من چونکە نەفقات زیاد بوو بۆچی سیاحت تدمیرە بێت لەبەرێکە کاتێک نەفقات زیاد بێت تۆ لە ڕێگەی ئەی بە خەڵکیش ئەچێت یا بە شتومەک لە دەرەوەی وڵات کە یای بە شتومەک مەسە ئیسرادات زیاد بێ و دۆلارەکان هەمووی چێتە ناوە ئەمە خاڵێکی ترەوەیە کە کاتی ئاسی گشتی نرخەکان بەرز بێتەوە بوون ئوتێلێک یا مەسەلەن شتێکی سێرڤزێک خزمەت گوزاریە کە سویاحێک لە دەرەوەی بۆ ناوخۆ کەسەکەی زۆری لەسەرەکە بێت یعنی ئێرە مقارنە بە ئێران و بە تورکیا زۆر لەسەرەکەی بۆ لەبەرێکە تۆ ئاسی نرخی ئاسی گشتن نەفقاتی بەرز کردوەوە کە نەفقات بەرز بووە واتە چیە بێ واتە ئاسی گشتن نرخەکان بەرز بێتەوە بە تایبەتی نۆن ترێدەبڵ گودز بە تایبەتی سێرڤیس سێکتەر مەسەلەن قطاعی خەدەمات و قطاعی ئوتێل و ڕێستۆرانت و ئەمانە لەگەڵ قطاعی چی قطاعی نۆن ترێدەبڵ قطاعی بڵێن کۆنستراکشن سێکتەر بینا ئەم شتانە کە ئەمانە سعرەکەی گران بوو ئوتێلێکە بایی 500 دفتر بوو ناچارە ژوورێک با بە 50 دلار ناتوانێت بیا بە 5 دلار وەکو تورکیا و ئێران ومانە کەواتە تۆ عەدەدی سیاحیشەکەمە بێتەوە واتە خەرجکردنی ئەم پارەی کە ئەچێت بۆ خەڵک بە شێوەیەکی نایاسایی هەر زەرری ئەوەی نییە کە تۆ پارەکە لە کێسەچێت لەلایەکەوە چەندین سێکتەرەیە کە تەدمیرە بێ بەڕاستی زۆر باشە دەستخۆش دکتۆر کامەران بەڵێ کاک لوقمان وەردیانی ئێمە ئێستا قسەکە ئەوەیە کە داهاتی هەرێمی کوردستان ڕێک بخرێتەوە و ئەم داهاتە بتوانرێت بە هۆکاری دیکە زیاد بکرێت یعنی قسەکە ئەوەیە لێسادا حکوومەت هەرێمی کوردستان ئەو فاکتەرانی کە چییە کە پێویستە پەنای بۆ بەرێ بووی کە داهات هەرێمی کوردستانی پێ زیاد بکە وەکو دکتۆر کامەران ئاماژەی پێدا ینی بۆ نمونە ئێستا مەگەر باز لە کەرتی گەشتیاری بکەین بەم حاڵی ئێسەمان و بمانێ سوود لە کەرتی گەشتیاری بینین یعنی ئەمەش زەربەیەشی دیکەیە لە کەرتی گەشتیاری هەرێمی کوردستان یاخود کەرتی کشتتوکاڵیمان یاخود کەرتی پیشەسازیمان حکوومەتی هەرێمی کوردستان ئەتوانێت بەم سێکتەرە گرنگانە چۆن داهاتی خۆی زیاد بکە و داهاتی هەرێمی پێڕێک بخاتەوە بەڕاستی ئەوە چیتان کردووە کۆندامانی پەرلەمان لەم بوارەدا ئێمە باسمان کرد کە یەکێک لە پلانەکانی حکوومەت بۆ تێپەڕاندنی ئەم دۆخە سەختەدارایی کە ئەمڕۆ هەرێمی کوردستان تی کەوتووە و موچەخۆران و هاوڵاتیانیش بەدەستیەوە ناڵین و بازاریش پەچی کەوتووە هەمە چەشنەکردنی سەرچاوەکانی داهاتە وێر هاوزەمان لەگەڵ ئەوەی کە سەرچاوەکانی بە هەدەردانی سامانی گشتیش ئەبێ وشک بکرێت یەکێک لەو بڕیارانەی کە خۆتان بەرنامەکەتان لەسەر ئامادە کردو یەکێک لەم بڕیارانەیە بەڵام هەمە سەرچنەکردنی سەرچاوەکانی داهاتیش گرنگە وەکو دکتۆریش ئاماژەی پێکات وڵاتی ئێمە وڵاتێکە لە بواری گەشتیاریدا توانین بڵین گرنگە و شوێنی گەشتیاری گرنگمانەیە توانرێ حکوومەتی هەرێمی کوردستان پەرە بەم بوارەش بدا بە تایبەت بەرزبوونەوەی بەهای دۆلار و نزمبوونەوەی نرخی دینار ڕەنگە فرسەتێکی باشتر بداتە هەرێمی کوردستان وێرای ئەوەی کە ئەمە ئەبێ حکوومەتی هەرێمی کوردستان چاودێری بازاڕش بکە بەڵام لە بواری گەشتیاری پێئەچێ ینی هاوڵاتیانی ناوەڕاست و خوارەی عراق زیاتر ڕوو لە هەرێمی کوردستان بکەن لە ساڵی ئایندە بۆ ئەبێ هەرێمی کوردستانیش لە بواری گەشتیاریدا خۆی ئامادە بکە و جگەلەوەی کە بەڕاستی سەقافەتی وشیاریش گرنگە بەداخەوە هەندێک حەدەس ڕوو ئەدەن کە ئەوەی کە بینیمان پەلاماری گەشتیاراندرا لە شەوی سەری ساڵ لە هەولێر ئەمزانانی ئەم دیاردانە دیاردەیەکن کابێ ڕێگریان لێ بکرێ بۆ ئێمە بتوانین گەشتارێکی زۆر ڕوو لە هەرمی کوردستان کە بێن پارەکانی لە هەرمی کوردستان سرف بکەن بۆ ئەوی بازار بۆ بژێتەوە کار و کاسبی هاوڵاتیانی پێگەشە بکە وێڕای ئەوە ئاماژەمان پێکرد من دوو بواری تر هەیە لە بواری کشتتوکاڵی وڵاتی ئمە وڵاتێکی کشتتوکاڵی وەڵام بەداخەوە تاکو ئێستا هەنگاوی جددی نەهاوێژراوە بە ئامانجی ئەوەی کەوا بتوانین پەرە بە بەرهەمی کشتتوکاڵی ناوخۆیی بدەین بۆی هەم بەرهەمەکە لە ناوخۆی ساغ بکرێتەوە هەمە بەشێکیشی هەوڵ بدرێ بنێرێتە بازارەکانی دەرەوە وڵاتانی دەر و دراوسێ لە هەموو بوارەکاندا لە بواری کشتتوکاڵی ئەمە خۆتان نەزانم میوەجات ئێستا بەرهەمی ناوخۆیمان بەڕادەیەکی باش هەیە حکوومەتی هەرێمی کوردستان ئەبێ لەم بوارەشدا ینی بەڵام کارخانەی پرسیارەکە ئەوەیە ئاخۆ بەم هەنگاوە سستانە ئەکرێت ئەمە ینی ئەکرێت بەڕاستی جا من پێشووتر ئاماژەم پێداوتم بەداخەوە من ئیرادێشی جددی خێرا نبینم کە هەنگاوەکانی چاکسازی با بڵێن بە خێرایی بندرێن بۆ زیادکردنی سەرچاوەکانی داات هەستەکەم ئێمە زیاتر هەوڵە دێن تەرکیزمان لەسەرەوە بێ با بڵێن ئەو بەشە بودجەی هەرمی کوردستان لە چوارچەوەی یاسای بودجێ عراق و دەست بێنین بۆ چاومان لە بەغدایە بە ئیش و کارەکان چاومان لە بەغدای ئێمە هاوزەمان ئەبێ لەگەڵ ئەوەینە ئێمە ئەبێت ڕێککەوتن لەگەڵ بەغدا بکەینە با بڵین مەبدەئێکی جددی و کاری لەسەر بکەین بۆ ئەوی ڕێککەوتنەکە جێبەجێ ببێت بەڵام
وێڕای ئەوە ئەبێ لە ناو خۆشماندا چاکسازیەتیشی جددی و ڕاستەقینە بکەین. ئێستا لە خاڵە سنوورەکانەگە ئەگەر تەنها حکوومەتی هەرێمی کوردستان بە سیستەمی با بڵێین ترانزیت دابچێتەوە بەداخەوە ترانزیت استغلال کراوە زۆر جار بۆ داخلکردنی کۆمەڵە کاڵاو بەروبووم کە ئەمە دۆخی بازرگانیشی بە شێوەک لە شێوەزەکان تێکداوە تاکو ئێستا سیستەمی بەخشین هەیە بەشێک لە بازرگانەکان ئیسفادەی لێ ئەەکەن کە ئەیان بەخشن لە باج و ڕسومات کە ئەمەی حکوومەت ئەمانە ڕێک بخاتەوە سنوورێکیان بۆ بدابنێ بۆ ئەوی داهاتی زیاتری دەست بکەوێ بۆیە من پێم وایە بە پێداچوونەوە بەم خاڵانێک کە ئێمە ئاماژەمان پێ کرد ئەکرێ سەرچاوەکانی داهات زیاد بکرێ ئەکرێ داهاتێکی باشکۆ بکرێتەوە من دیسان جارێشتر ئەڵێمەوە حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر لە بواری نەوت و گاز ئەگەر لە بواری خاڵە سنوورەکان ئەلگەر لە بواری باج و ڕسوماتی ناوخۆ بە باشی ڕێکی بخاتەوە تەنزیمی بکات وە سەرچاوەکانی بەهەدەردان وشک بکە وەزارشت پێیان دابچێتەوە و یاسای وەبەرهێنان ڕێک بخاتەوە چیتر کۆمپانیا زۆر بە جۆرەکان ئیستقلالی ئەوە نەکەن دەست بەسەر مڵک و ماڵی حکوومەتدا بگرن بۆ مەرامی شخصی خۆیان بەکاری بێنن من پێم وایە بەشی ئەوە داهات لەم وڵاتە هەیە کە حکوومەت بتوانێت ماگانە موچەخۆران دابش بکە و لەسەر پێی خۆی ڕاوەستێ ئەو کات ڕەنگە بە دەنگێکی دلێرتر ڕەنگە بەهێز و قووەتێکی باشتر بتوانێت مفاوەزات لەگەڵ حکوومەتی عراقی بکە لەسەر هەم شایستە دارایەکانی هەم لەسەر مافا دەستوریەکانی تریش چووکە ئێمە گرفتمان لەگەڵ حکوومەتی مرکزی بیرمان نەچێت تەنها لەسەر شایستەی دارایی نییە ئێمە کێشەی خاکمانەیە کێشەی سنوورمانەیە کێشەی پێشمەرگەمانەیە ینی کۆمەڵک کێشەی ترمان هەیە بۆیە ئێمە لە مووقیفێکی زەعیف کاتێککە ئەچین مفاوەزاتەکەین جیاوازە لەوەی کە مووقیفمان بەهێز بێ بۆیە ئەگەر چاکسازی ناوخۆ بکرێ من پێم وایە مووقیفمان بەرامبەر بە هەم حکوومەتی فیدراڵی هەم بە وڵاتانی دەرو دراوسێش با بڵین بەهێزتر ئەبێ من ئومێدەوارم ئێستا کاتمان لەبەردەم ماوە حکوومەتی هەرێمی کوردستان هاوزەمان لەگەڵ ئەوەی کە هەنگاوی هاویشتووە لە بواری کردارەچی لە بواری ڕێخستنەوەی خەرجیەکانی من ئومێدەوارم لە بواری داهاتیش ئەو بڕیارانەی کە لە مانجی ئازاری ساڵی ڕابردووداویەتی تەنها ئەو چوار بڕیارە جێبەجێ بکە پارەیەکی باشە گەڕێتەوە بۆ خەزێنەی وەزارەتی دارایی کە ئەتوانی حکوومەت لانیکەم لەسەر پێی خۆی بستێ یان خۆی ڕێک بێخێ لەگەڵ ئەو دۆخە داراییەی کە ئەمڕۆ لە هەرێمی کوردستان و لە ناوچەکە ڕوویدا. دەستخۆش کاکلوقمان بەڵێ دکتۆر ینی خاڵەشی دیکەمێ ئاماژەی پێ بم حکوومەتی عراق هەمومان نزانین ئەویش بە هەمان شێوانی بە قەیرانێکا تێپەڕێت ئەم قەیرانی ڤایرۆس کۆرۆنا لە ماوەی ڕابردوو کاریگەری هەبوو بۆ سەر داهات و دارایی عراق هەم داوەزی نرخی نەوتیش بە هەمان شێوە بەڵام یانیەوە تا ئێستا حکوومەتی بەغدا کۆمەڵێک هەنگاوی ناوە بە تایبەتی لە بواری چاکسازی هەرچەندە هەندێک لەو هەنگاوانە زەرریشی هەیە بۆ کۆمەلگاوە بۆ هاوڵاتیانی ئاسایی یەکێ لەوانە داوەزانی نرخی دینارە لە بەرامبەر دۆلارە بەڵام متوانیوێتی تا ڕادەیەک هەم داهاتی پێزیا بکە هەم کورتێنانی کە لە بوجەدا هەیەی لە 2021 پێکەم کاتەوە ئەم بڕیارە بۆ هەرێمی کوردستان ئەگەر گوازرێتەوە تا چەند کاریگەری هەیە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕووی زیادکردنی داهاتەوە هەرێمە توانێت سوود بینێ لەو بڕیارە بەڵێ بەڕاستی ئەوە تەمان داوەزینی بەهای دیناری عراقی بەرامبەر بە دۆلارەوەی کە خەڵک پێڵێ دۆلار بەرزبووەتەوە ئەوە دەرەنجامی چەند مثلەن ئەوە دەرەنجامی ئەمە دەستمانەکەی لە بەهۆی چەند هۆکارێک یەکەیتر ئێمە پێویست ناکە بگەڕێنەوە بۆ هۆکارانەی بۆچی دۆلار مثلەن بەرزبووەتەوە بەڵام ئێستا ئەم دۆلارە کە ئێستا پێڵەن بەرزبووەتەوە یا بەهای دینار عراقی کە قیمەتی لە دەستاوە بەرامبەر بە دۆلار بەنزگی لە 80 دقیقە لە 70 قیمەتەکەی لە دەستاوە طبعا دۆلار 143 بە 144 وانەیە طبعا لە 147 وانە لەوەی قسەیتیانە بەڵام مەسائلی ئەوەی کە بۆ حکوومەتی هەرێم وەکو داهات بەڵێ وەکو داهات با بڵێن ئەتوانم بڵێم زیاتر لە 120 داهاتی حکوومەتی هەرێم زیاکات بڵێ مەسەلەن داهاتی ئەو زیاتر لە 120 ئەو داهاتی کە بە دۆلار دەستیەکەوێت طبعا ئێمە ئەزانین کە ئەوەی کە من بیزانم نەوت بە دۆلار ئەفرۆشە شتەکانی تر یعنی زاری بە ئەمانە بە دینارە مەسەلەن داهاتی ناوخۆ مەگەر ئیتر خاڵە سنوورەکان هەنێشتی هەیە بە دۆلار ئەمەیان شتێکی ترە ئەمەیان نازانم یان ئێستا خۆی بە دۆلار شکارمێتەوە ئەمەیان شتێکی ترە بەڵام هەموو ئەوانە بە دینار بوو بەڵام ئێستا لەوانەیە بە 145 بە دۆلار بیشکێنێتەوە ئەیان مەسەلەیەکی ترە بەڵام بە سەرکترین شتر نەوتکەن چکە نەوتەکە بەڕاستی دۆلارەکە لە دەرەوەیەت لێرە ڕاستەخۆی گۆڕێتەوە طبعا ئەگەر حکوومەتی هەرێم حتى ئەگە بە پێی بانکی مرکزیش بیگۆڕێتەوە بێ بە 146 بیگۆڕێتەوە ئێمە باسی ئەم دوو ئێستا ناکەین بە 146 وانەیە و حاڵەتێکی ئیسtisnایی و هەر لە ئابووری
ئەوەیە هەر نییە بەس تەوقعاتی خەڵک بای لێکردو بە 143 جیراجێتە سەر 146 شتێ بەڕێنە لە ساسە لەو داهاتوە لاانێ زۆر زۆریش بەرز بێتەوە باشە وەکو دەوتریانی جەناب دامەژەی پێدی بەس داهاتینەوە کە داهاتینەوە ینی ئەگەر ئێمە ماگانە 200 میلیۆنیش دلار فەرزنا ئەمە چەند دەکانی مثلا ئەگەر 200 میلیۆن دلار مثلا لە سا 20 ئەو 200 میلیۆن دلارەکە ئیکاتەوە بە دینار بۆ نمونە 200 بۆ نمونە جاران 240 میلیارد دیناریە کرد ئەگەر 200 میلیۆن ئەگەر 100 میلیۆن دلارمان هەبێ ئەکایەتە چەند 120 میلیارد دینار ئێستا ئەگاتە 145 میلیارد دینار واتە تەنها لە 100 میلیۆن دلار تقریبا چەندێک لە 100 میلیۆن دلار لەوانەیە بڵێن 25 میلیارێک زیاکات واتە ئەگە 400 میلیارد یعنی نزیکی 100 میلیاری بۆ زیاکەواتە حکوومەت هێرم کورتێنانەکەی کەمترە بێتەوە بەس لە ڕێگەیەوە ئەمە کورتێنانەکەی کەم بێتەوە تەمانە بەدەستکاری دا وەکو ئێستا ئەم میوانە بەڕێزە باسی کرد کە گڵوقمان بەڵێ کە وتی مەسەبێ داهاتەکانی داهاتە سنوورەکان نانەوتیەکان مەسەبێ ڕێکخرێتەوە ئەوانە هەمووی طبعاً ئەو قسانە هەمووی ئەکرێ و کرا و مەسەلەن ئەو شتانە هەمووی شتی جوانن بەڕاستی بەڵام ئایا ئەکرێت قسەکەوەیە هەنگاوەکانە بەڵام ئەمەی دۆلارەکە لەبەردەسایە یعنی هیچ قسەی تیانە ئەمە لە ساسە بەو ڕێژەیە بەرژەوەندی هەرێمی کوردستانە لە بەرژەوەندی هەرێمی لە بەرژەوەندی حکوومەت هەرێمی کوردستان نەک بڵێن لە خەڵکەکە چ خەڵکەی هەنێک کەسێ مەسەلەن داهاتی بە دینارە کەمی کردووە چەنە من دنیا تێبینێکی زۆر زۆرم هەیە لەسەر ئەوە مەسەلەن ئەو تەنها سلبیاتی نە ئیجابیاتی شەیە بەڵام ئێستا من بەڕاستی ئێستا ناتوانین باسی سلبیات و ئیجابیاتەکانی هیچ لە بەرنامەکە لەسەر ئەوە نیە بەڵام ڕاستەکەی ئەمە لەلایە ئەمە حکوومەت ئەتوانین بڵێن کە 400 میلیۆن دلاری دەستکەوێت ئەتوانین بڵێن 100 میلیارد دیناری دەست ئەکەوێت ئەمە بەس یعنی کورتێنانەکەی ئەگەر جاران بۆ نمونە 300 میلیارد دینار بێت ئێستا 200 میلیارد دینار یعنی ئێستا حتا پێویستی ئێستا ئەگەر جاران بە 50 ڕۆژارێک معاش تەوزیع کرد بێ ئێستا بە 40 ڕۆژارێک معاش تەوزیعکە ئەگەر بە 40 بوو بێت ئێستا بە 30 تەوزیعی کە مەسەلەن بەو بڕینوینە یان ئەگەر بە 50 جاران لە 120 بڕی بێ ئێستا ئەو لە 120 لا بڕی بکاتە سەری ئەگەر بیەوێت مەسەلەن معاش وەکو خۆی لێکاتەوە ئەگەر بیەوێت ئیتر ئەگەر نەوێت ئەوە مەسەلەیەکی ترە جگەل لەوە شتێکمان بیر نەچێت کە نرخی نەوتیش بەرزبووەوە مەسەلەن ئەویش بەڕاستی ئێستا نرخی نەوت 54 دلار ڕاستە کێشەکانم چارەسەر ناکەن بەڵام خراپ نییە باشترە و کلیکە لەکوێ بە 40 بێ لەکوێ بە 54 بێ بەڵام من پلانی دوورمەودا نابێ حکومت پشت بنەوت بەستێ بەڕاستی پلانی دوورمەودا ئەبێ ئەوەی کە بەسە هۆڵندا هەو لە ساڵی 1970 بۆ 72 کە گازێکی زۆری ناردەدەرەوە و وڵات هەمووی وێران بوو واتە وێران مەبەسمان چیەوە مەبەسمان کەرتی زەراع و کەرتی سەناعە بەڕاستی داتەپی ئەبێ ئەو پلانەی ئەو پیاپێچە و کە پێڵن دەستدزیز نەخۆشی هۆڵندی ئێستا لە ئابووریا مەسەر ئەو حاڵەتە هەیە نەخۆ ئەبێ ئاگادار بێ ئەو نەخۆشی هۆڵندی کە ئێستا تووشی بووین چارەسەری کە بەڕاستی حکوومەت هەرێمی کوردستان ئەتوانێت ئەو هەنگاو بنێ بەڕاستی ینی لە ڕووی چاکسازیکردن لە کەرتەکانی دیکەوەکو پێشتری جەنابێت و کاک لوقمانیش ئاماژەی پێدا وڵی هاتە ئەم دقەی کە من ئەیبینم ئەم چاکسازیانی کە بڵین لە بەردەستایە و خۆیان ئەعلانیان کردووە حکومەت هێرم ناتوانێت ئەوە بکاوە ئەگەر بەم ستایڵە بڕوات تا 2030 ناتوانین ئەوە بکەن ئەگەر بەم ساڵ ئیتر نازانم ئەگەر ساڵێک سەریعتری کەن باشتری کەن ئەمەیان مەسەلەیەکی ترە بەڵام هەتا ئەم دقەیە یعنی تەنها توانیوێتی ئەو نەفقاتانی کە بڕێتی ژمارەی زۆر کەمەکە لەوانەیە لە سا 5 نەفقۆی گشتی نەفقاتی خەرجەکانی حکومەت نەبێت کە بڕیوێتی ئەو لە سا 5 تەسیرێکی زۆر گەورە ناکات بڵێ وەڵا لە ماوەی 3 مانگێک شتەکە ئەگۆڕێت من تۆزێ بێ ئەمەلم ئیتر مەگەر خۆزگە من غەڵەت بم یعنی خۆزگە هیوادارم غەڵەت بم و لە ماوەی 6 مانگە گۆڕانکاری زۆر گەورە هەم لە نەفقات و هەم لە ئیراداتە بکەن خۆ ئەگەر نەیکەن دوای هەمووی بەسەر خۆمانە ئەڕوخێ بەڕاستی یعنی ئەوە نیە ئێستا کە دۆلار بەرز بۆتەوە خەڵک بڵێتە تەواو بە 150 شتی وانە کارەساتی زۆر گەورەتر لە ڕووی ئابووریەوە باسێکم من لە ڕووی ئابووریەوە باسێکم نەک کارەڵین کارەسات باسی شەڕشتیوانەکە باسی ئابووریەکەم بڵێ کارەساتی زۆر گەورە لە ساڵی 2020 و 2020 ڕواە ئەگەر زوو فریای نەکەوین بە تایبەت لە هەرێمی کوردستان بە تایبەت لە هەرێمی کوردستان دەستخۆش دکتۆر بڵێ کاک لوقمانوەردی وەکو ئەندامی پەرلەمانی کوردستان نەمەوێت ینی دواپەیەم و دواسەرنجتان لەسەر ئەم بابەتە هەم بۆ حکوومەتی هەرێمی کوردستان هەم بۆ هەنگاوەکانی داهاتووی حکوومەتی هەرێمی کوردستان هەم بۆ باشترکردنی سەرچاوە داهاتەکانی هەرێمی کوردستان چییە وەکو ئەندامیشی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنیشیدی وڵا هەموو لایەکمانە بێ ئەم ڕاستێ بزانین کە ئەمڕۆ دۆخی دارایی هەرێمی کوردستان ڕۆبەڕووی قەیرانێکی قوڵ بۆتەوە و ژیان و گوزەرانی هاوڵاتیان لە دۆخێکی زۆر خراپدا و ژیانی موچەخۆران لە دۆخێکی خراپدا و بازار وەستاوە و کار و کاسبی هاوڵاتیان وەستاوە و هاوڵاتیان ئەتوانم بڵێم دوێ ڕێەوەی کە دۆخە دارایەکە خراپە لە دۆخێکی نەفسی خراپیشدانە بۆی حکوومەتی هەرێمی کوردستان ڕێگای سێمی لەبەردەست نییە ڕێگای یەکەم کە ئەوەیە
وێڕای بەرز نرخاندنی هەوڵەکانی تیمی دانوستانکاری حکوومەتی هەرێمی کوردستان کە دەرچەیەکیان دۆزیوەتەوە بۆ ئەوی بتوانن ڕێککەوتن لە چوارچەوەی بودجەی 2021 عراق بکەن بۆ ئەوەی کە بتوان بەشە بودجەی خۆمان بەدەست بێنین. ڕێگای دووەم ئەوەیە کە ڕێگای سێم بواری تێدانی ڕێگای دووەم ئەوەیە کە بێ حکوومەتی هەرێمی کوردستان چاکسازی دەست بەجێ بکە و بێ هەنگاوەکانی چاکسازی خێراتر بکە و چاکسازی لەسەر چاوەکانی داهات لەنەوت لە خاڵە سنووریەکان و وێ ڕای ئەوەی بایەق بە با بڵێن بە بەروبوومی ناوخۆبدا بە بواری کشت و کاڵدا بە بواری گەشتیاری بدا و سەرچاوەکانی باسمان کرد داهات هەمە چەشنە بکات وێڕای ئەوە سەرچاوەکانی بە هەدەردانی سامانی گشتیش کە هەنگاوی بۆ هاویشتە و شکتر بکە ئەمە هەنگاوی یەکەمە بەڵام ئەبێ هەنگاوی تریشی بەدوادا بێ بەم شێوەیە ئەتوانین من پێم وایە لەسەر پێی خۆمان بوەستین و میلەتەکەمان لەم کارەساتە گەورە دارایی کە دووچاری بووە تێی بپەڕێنین و پێما پێ بنینە قۆناغیشتر بۆیە ڕێگای ترمان لە بەدەست دێ بە هەموو لامان وێڕای ئەوە ئەبێ ئیرادەی چاکسازی لە چوارچێوەی ئاشتەواییەکی سیاسیش لە ناو هێزە سیاسەکان بێت چووکە ئەمە پێویستی بە هەڵمەتێکی نیشتیمانی گەورەش هەیە بەداخەوە دۆخی سیاسی نێوان هێزە سیاسەکانیش لە ئاستی قۆناغی ئێستانیە کە هەنگاو بەرە و با بڵێن یەکگرتووی خەڵکی هەرێمی کوردستان بە یەکگرتووی ئەتوانێت ڕوبەڕووی ئەم قۆناغە بێت بە تایبەت یەکگرتووی هێزە سیاسیەکان چه ئەوانەی لە حکوومەتن چه ئەوانەی لە دەرەوەی حکوومەتن چونکە ئەگەر وڵات و ڕوبەڕووی کارەساتێکی گەورە بێتەوە 2000 هەمومان پێکەوە زەرمەندە بین بۆیە ئێمە لە پەرلەمانی کوردستان لە چوارچەوەی لە فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان بەردەوام لە ڕێگای یاداشت لە ڕێگای پێشکەشکردنی سەرنج و تێبینیەکانمان بۆ ئەنجومەنی وەزیران لە ڕێگای تیمی خۆمان بۆ حکوومەتی هەرێمی کوردستان تاکید لەوە ئەکەینەوە کە بێ حکوومەت دەست و بر بکە لە ئەنجامدانی چاکسازیەکی ڕاستەقینە بۆ زیادکردنی داهات بۆ ئەوی بتوانین وڵاتەکەمان بگەینینە کەنارێکی ئارام و لەو دۆخە سەختە دەری ڕزگاریکەین. دەست خۆشکاک لەخۆم بەڵە دکتۆر کامران دوا کۆمنتی بەڕازیشە. بەڵێ بەڕاستی ئەگەر چاکسازی نەکرێت چاکسازی بەم شێوەی کە ئێستا ئیکەن ئەگەر بەو خاویە بڕوا بەڕاستی سوودێکی وای نابێت بۆ بڵێن بۆ ئەم قوارەی کە ئێستا هەیە سوود من لە ڕووی ئابوووریەوە باسێکم ئەو سوودە لەبەرەوە ئەبێت چاکسازەکان مەسەن کە دێدلاین دانن مەسەن کاتێکدان کە ئەم چاکسازی لە منە بۆ منە ئەبێ ئەوە ناکەین بۆ من ئێستا مانگێکە ئەبێت تا مانگی حەوت لە 1970 چاکسازی کە دایان نابێت جێبەجێ کرێت تا مانگی 6 2022 بەڕاستی بێ هەمووی جێبەجێ بکرێت ئەنجە دوایی ئەبێت دەست بکەن بە چاکسازیە ئابووری وردەکاری ئابووریەکان ئەگەر نابڕاستی وەسەکە باش نابێ و نەگەر باش نابێ بەرەو خراپترە ڕات. سپاس بۆ دکتۆر کامەران قادر پسپۆری دارایی ئابووری کە لە ستودیۆ لە بەرنامەی پانۆراما لەگەڵمان بووی هەروە سپاس بۆ کاک لوقمان وەردی ئەندامی پارلەمانی کوردستان کە لە ستودیۆکانمان لە شاری هەولێر لە بەرنامەی پانۆراما میوانمان بوو. بەڵێ بەڕێزان ئەڵقێم شتەوتان پێشکەش کرا تا بێگەشتنەوەشی دیکە میشە ساغ و سەلامەت بن خواتان لەگەڵ.